بەنزی عام زۆر ترسناک دەبیتن ئەو کاتی لە بۆ ئەنجامدانی ئەسڵەن زۆر جاران هەیە نەخۆش خیاری عیلاجی نادرێتێ لەبەر ئەوەی تەماشا دەکەن دەرێن وەڵای بەنز لە بۆی خەتەرە بەنزی عام لە بۆی خەتەرە هەموو دکتۆرێک لە کوردستان توانێ ئەم جۆرە نەشتەگەریە بە و زۆریان یان توانێت بە هەردوو شێوە ئەنجام بداتن ئەوە تەنها بەس بۆ چاوەشەکاریە کە علاساس ئەم شتم کردووە بۆیە ئەم جۆرە بەنزە بۆ چەند کەسێکی تایبەت بەکەوە بەرنامەمان وایە ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە تەوفیقمان بداتن وای لێبێ هەموو نەخۆشەکە ئەوای بۆ بکرێتن ئەوە بەرنامەمانە کو ئەمە ئێستا بیدایەتی ساڵی 2021 یەکەم عملیاتی نازۆریمان ئەنجامدا بەرنامەمان ئەوە بوای لێبێتن هەموو نەخۆشێک لەو فتح سەدرەنی نەجات بدەین و بە فەزلی خوای و فەزلی ئەو فەریقە ممەیزەی کە ئێمە الحەمدولله هەمانە ئێستا ئەمە تقریباً زۆربەی هەرە زۆری نەشتەرگەریەکانی خۆمان بەدەگمەنە ئەگەر ئێمە سینگێک بکەینەوە لە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری دڵ ئەم جۆرە بەنزە بۆ چەند کەسێکی تایبەت بەکاردێ ئەگەر بێت و ئەم دوو نەخۆشە لەم جۆرە نەخۆشانە نەبی ئەمە سەرکێشی کردووە یانی سەرکێشی بە نەتیجەی نەخۆش کرد ئەگەر توانیمان نەخۆش لەو شتە قوتار بکەین سوودێکی یەکجار زۆری پێدا دەگەین یعنی هەموو ئەو ماک و مزعفاتانە لە نەتیجەی سووری دەستکرد پیا دەبێتن نەخۆش لێ دوور دەکەینەوە ئێستا قسەتان بۆکەم نزیکی 5 بۆ 6 کەس ئەم جۆرە نەشکە دەرگەری بۆ دەکرێت نەک دەمارێک 4 دەماریشی بۆ دایاندرێت یعنی شتێکی تازە نییە تو بێ سەر تەلڤیزیۆن و بیکەیتە هەرایە هۆسەیەک و شتێکی ئەوها دروست بکە و زەجەیەک لە هەموو عێراق دروست ئەو نەشتەرگەری ئەنجام دراوە لەسەر دڵی کارە یعنی بێ ئەوەی ئێمە دڵ ڕابگرین لە ئەسنای نەشتەرگەری تەمان ئەو قسەی کە باز دەکەم ئەوە گرنجێکی یەکجاری زۆری هەیە لە بۆ نەخۆشی لەبەر ئەوەی نەخۆشی کلاسیک دەوەرانی دەستکرد یعنی سووری دەستکرد بەکاردەهێنرێتن یعنی خوێنی دەستە ناو ماشینێک و دەگەڕێتەوە جارێکتر لەسەر خەتە ئاگدارە و هەر ئەستن ئەویش تەلەفۆنی بۆم کرێکەتی کاکە ئەم شتە چیە کراوە ئەم شتە ئەگەر کابرا شتێکی زۆر مهمی کردەوە بە تەکریمی بکەین ئەگەر سەرکێشیشی کردەوە ڕاست نییە پێمان بڵێ